دنهاده هلوشینا حکومت هرم مینا یک جرین چهار اثر کردن رفشا سیاسی هرم بویا جه آخفتن دنابین اندام بلند ین سیاسی با آوایه که هندک دبیجن ریک باشه و هندک جی دبیجن رنگ هلوشین حسان بی لپیک اینا ناوه بو جاره کدی حسان نبه. اندامه که سرکرداتی پارتی جی گوت پیوست همو خالن داخویانی بارزانی ورا جی بیجی کرن و آماجه بو ویکر چه دبه دپیک اینا نا کابینه آنو دا همو حزب تبلی نبن. بێگومان چونکە مەشاکلی سیاسی دروست بووە زەرورە کە سەرۆکایەتێکی نوێ بۆ پەرلەمان هەڵبژێردرێ و زەروریشە کە کابینەیەکی نوێ بۆ حکوومەت دابنرێتەوە لەسەر ئەساسی تەوافقەکی نوێ کە کام لەو حزبانە باشتر دەتوانن پێکەوە بن شەرت نییە هەموو حزبەکان بێ دەکرێت هەموو نەبن هەندێکیان بن. بنێرینە هەندێک ji حزبان مژارە هەر سێ سەرۆکاتیên herêm dibin pirsyaran da ye. Bi awayekê serokatiya herêm piştevaniya yasayî çenîne پارلمان ji kar ketiye û hikûmet jî di cîbîcîkirina erkên xwe û bi taybetî ji warê aborî dorandiye. Yekgirtiya Îslamî di daxuyaniyekê da piştevaniya xwe ji bo pêkînana hikûmetek nû tekez kir. Lê endameke serkirdatiya wê hezbê got pêwîst e pêkînana hikûmeta nû girêdayî bi dengên hilbijartinan bî. ئێستا کە پەرلەمان چاودێری حکوومەت ناکەمە نایوایە شەرعێتی قانونی و یاسایی لە دەستداوە بۆیە سەر لە نوێ ئەبێ لەگەڵ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستاندا حکوومەتێکی نوێ پێک بهێنرێت تا ساتە وەختی هەڵبژاردن و پێویستە پشت ئەستور بێ ئەم حکوومەتە بە ئیستیحقاقی هەڵبژاردن و ئیتفاق و ڕێکەوتنی نێوان هەموو هێزە سیاسی. لەگۆر یاسایê ji bo hilewşîna hikûmetê gerek parleman rûniştinekê saz bike û têda bawerî ji hikûmetê werbigirî lê rêyeke din jî heye ku hevce bi parlemanê nake û ev jî rûpela yekim ya madde 11 a civata wezîran e ku amaje bi wê dike. Ger serokê hikûmet dest ji hikûmetê berde vê demê hikûmet wekû herifî têta zanîn. Endameke serkirdatiya Komala Îslamî jî got renga hilewşîna hikûmet layê gelek hizban ve tiştek baş be lê pisyar ew ye. Gelo ji bo pêkînana kabîneya nû ev kê ne ku danistandinan dikin û evên tevlî dibin kê ne. بەڕێگەی حیزبەکانەوەم پێم وانێ بۆ نەتیجەیەک بدە بەڵام بەوا بەو شێوەیە دەکرێت سەرک هەرێم شێنێکا چێناکە چێدا دەمێن چێدا نامێن لەو حکوومەت هەڵبەشێتەوە بۆ نمونە و کاتە کۆمەڵی ئیسلامی بەشدار دەبێتەوە لەو حکوومەتە وەڕام بەشدار دەبێت گرتو بەشدار دەبێت ئەوش قسەیەکە یعنی خۆڵەگە تێکسێ و ئەی وەشێنی و کاتی چێدە بەشدار دەبینیان. پاشت هفت هیو ji hilbijartinên sala 2014 kabîneya heştê ya hikûmeta herêm hate pêkînan û di niha da pêş davî hatina temenê vê kabîneyê ji ber nakokiyên siyasî eger heye ev hikûmet jî hilûş e.